سڵاو ڕێز بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە هەرکوێگن لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەن. کۆبنەوەی بنەماڵەی بەندکراوان لە بەردەم زیندانی دیزڵاوای کرماشان، ناڕزایەتی دوکاندارانی بازاڕی تەناکۆرای سنا لە ئیدارەی بەرق، کۆبنەوەی خەڵکی مەهاباد لە ئاز نەبوونی خزمەتگوزاری، گواستنەوەی مهدی ئەسغەرزادە بۆ بەندی تاکەکەسی زیندانی قزل حەساری کەرەج، قوربانی بوونی دوو کرێکار لە باکووری کوردستان، گیانبەختکردنی 5 هێزی سووریای دیموکراتیک لە هێرشی داعش، کۆبنەوەی کرێکارانی فەرمینەوەت لە پاڵاوگەکانی پارسی جنوبی و گیان لە دەستدان و ژاراوی بوونی 17 کرێکار لە چەند شاری ئێران. کۆبنەوەی بنەماڵەی بەندکراوان لە بەردەم زیندانی دزڵاوای کرماشان، ڕۆژی دووشەمە سیانزەی گەلاوێژ بنەماڵەی بەندکراوانی زیندانی دزڵاوای کرماشان لە بەردەمە و بەندینخانەیە کۆبنەوە و خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووسی ئازیزانیان. ڕۆژی ڕابردوو بەرپرسانی زیندان لە ناکەودا بڕیاری داخستنی کارگەکانی نێو زیندانیان دەرکرد و بە بەندکراوانی تاوانە کۆمەڵایەتیەکانیان وت وەسیقە بۆ ئازادی خۆیان دابین بکەن. ڕۆژی دووشەمە بنەماڵەی بەندکراوان بە مەبەستی ڕوونکردنەوەی چارەنووسی ئازیزانیان لە بەردەم زیندانی دزڵاوە کۆبوونەوە و خوازیاری وەڵامدانەوەی بەرپرسانی ئەو بەندینخانەیە بوون. ناڕزایەتی دوکاندارانی بازاڕی تەناکۆرای سنە لە ئیدارەی بەرق، ڕۆژی یەکشەمە سیانزەی گەلاوێژ دوکاندارانی بازاڕی تەناکۆرای سنە لە نێو ئیدارەی بەرقدا کۆبوونەوە و ناڕزایەتی خۆیان لە ئاز بڕێنی بەردەوامی کارەبا نیشاندا. بەو تێناڕازیان بڕێنی بەردەوامی کارەبا زیانی زۆری لە کەسب و کارەکان داوە و هیچ بەرپرسێکی ڕژیم وەڵام دەرەوە نییە. دوکاندارانی بازاڕی تەناکۆرا هۆشداریاندا کە ئەگەر کێشەی بەرق چارەسەر نەکرێت ناچار دەبن هەموو دوکانەکانیان دابخن. کۆبنەوەی خەڵکی مەهاباد لە ئاز نەبوونی خزمەتگوزاری، خەڵکی شاری مەهاباد ڕۆژی یەکشەمە لە کۆبوونەوەیەکی ناڕزایەتیدا خوازیاری دابینکردنی خزمەتگوزاری بوون و بەپێی ئەو دیمەنانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە. کۆمەڵێک لە دانیشتوانی شاری مەهاباد بە داخستنی فەلەکەی مامۆستا هەژار بۆ تەناکۆرا ناڕازایەتی خۆیان لە ئاز نەبوونی کارەبا و ئەو لە گەرمای هاویندا نیشانداوە و کاسبکاران خوازیاری قەرەبووکردنەوەی زیانەکانیان بوون. گواستنەوەی مهدی ئەسغەرزادە بۆ بەندی تاکەکەسی زیندانی قزل حەساری کەرەج، مهدی ئەسغەرزادە بەندکراوی عەقیدەتی مەحکوم بە ئیعدام خەڵکی جوانڕۆ پاش 10 ساڵ زیندان لە بەندینخانەی کرماشان بۆ بەندی تاکەکەسی زیندانی قزل حەساری کەرەج ڕاگوێزراوە. مهدی ئەسغەرزادە لە ساڵی 1395 یەتاویەوە پاشگەڕانەوە لە سووریا دەست بەسەرە و بۆ ماوەی 2 ساڵ لە بەندی تاکەکەسی ئەشکەنجە و ئازاردرا. ناوبراو لەژێر ئەشکەنجەی سەختدا ناچار بە دانپێدانانی زۆرە ملێ کراوە و دواتریش لەلایەن دادگای ئینقلابەوە بە 3 زیندان و ئیعدام مەحکوم کراوە. ڕۆژی ڕابردوو ئەو بەندکراوە بە مەبەستی جێبەجێکردنی سزاکەی ڕەوانەی بەندی تاکەکەسی زیندانی قزل حەسار کراوە و ئەگەری هەیە لە 3 دارە بدرێت. قوربانی بوونی دوو کرێکار لە باکووری کوردستان، ڕۆژی دووشەمە سیانزەی گەلاوێژ دوو کرێکار بەهۆی تەقینەوە لە کارخانەی وەبەرهێنانی گازی بێهۆشی لە باکووری کوردستان گیانیان بەخت کرد. بە پێڕاپۆرتەکان بە هۆکارێکی نادیار تەقینەوە لە کارخانەی وەبەرهێنانی گازی بێهۆشی لە پارێزگای تەکیرداغ ڕوویداوە و لە ئەکامیەوە ڕووداوەدا دوو کرێکار گیانیان لەدەستداوە و چەند کرێکارێکی دیکەش بریندار و بۆ ناوەندە دەرمانیەکان گوازراونەتەوە. گیان بەختکردنی 5 کەس لە هێزەکانی سووریای دیموکراتیک لە هێرشی داعشدا. لە ڕۆژانی ڕابردوودا 5 ئەندامی هێزەکانی سووریای دیموکراتیک لە هێرشی چەکدارانی داعش بۆ سەرسەنگەرەکانیان لە دێرە زۆر گیانیان بەخت کردووە. وتەبێژی هێزەکانی سووریای دیموکراتیک ڕایانگەن چەکدارانی داعش لە دێرە زۆر هێرشیان کردوتە سەر سەنگەری هێزەکانیان و پاش چەند سەعات شەڕی دەستەویەخە 5 ئەندامی هێزەکانیان گیانیان بەخت کردووە. هەروەها تیرۆریستانی سەر بە دەوڵەتی سووریاش لە مێحوەری دێر حافر بۆ جاری دووهەم هێرشیان کردوتە سەر هێزەکانی سووریای دیموکراتیک و بە توندی وەڵام دراونەتەوە.
کۆبوونەوەی کرێکارانی فەرمینەوت لە پاڵاوگەکانی پارسی جنوبی ڕۆژی دووشەمە 13 گەلاوێژ کرێکارانی فەرمینەوت شاغڵ لە پاڵاوگەکانی پارسی جنوبی دەست بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی کۆبوونەوە. کرێکارانی فەرمینەوت لە پاڵاوگە و سەکۆنەوتیەکانی پارسی جنوبی بە بەدەستەوەگرتنی پلاگارد خوازیاری وەلانانی سەقفی هەقدەست، دابینکردنی ئیمکاناتی ڕیفاهی، وەلانانی ئەستەنگیەکانی بەردەم سنەواتی خانشینی، پێدانی ئەو بڕەپارەی لە ساڵانی ڕابردوو وەکو باش لەسەر هەقدەستەکانیان کەم کراوە بە کردەوە دەرهاتنی تەواوی مادەی 10 یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسونەلی نەوت و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانشینی بوون. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە معدەنی بەردی خەڵوزی ئەلبۆرزی شەرقی. کرێکارانی شاغڵ لە معدەنی بەردی خەڵوزی ئەلبۆرزی شەرقی ڕۆژی دووشەمە لە ئازنەدانی داخوازی ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی کرێکاران خاوەنکار لە سەرەتای ساڵی 1404 هەتاویەوە تا بە ئەمڕۆ حەقی بیمەی کرێکارانی و معدەنەی با ڕێکخراوی تامینی اجتماعی پەرداخ نەکردووە. بەهۆی نەدانی حەقی بیمە کرێکارانی تووشی کێشەی دەرمانی بوون و ناتوانن سەردانی ناوەندە دەرمانیەکان بکەن. کۆبنەوەی کەشاوەرزان لە شارستانی زابۆل ڕۆژی دووشەمە کەشاوەرزانی شارستانی زابۆل لە بەردەم فەرمانداری ئەو شارە کۆبوونەوە و خوازیاری پێدانی پشکی سوتەمەنی بوون. بە پێزانیاریەکان جوتیارانی زابۆلی لە ئاز کەمکردنەوەی پشکی سوتەمەنی ناڕازین و دەڵێن چەند جار سەردانی جیهادی کەشاوەرزیان کردووە، بەڵام هیچ بە پرسێکی ڕژێم وەڵامی داخوازیەکانی نەداوەتەوە. نەدانی پشکی سوتەمەنی کێشەی بۆ کەشاوەرزان ساز کردووە و جوتیاران ناتوانن تراکتۆر بەکاربێنن. گیان لە دەستدان و ژاراوی بوونی 17 کرێکار لە چەند شاری ئێران ڕۆژانی یەکشەمە و دووشەمەوە تا 12 و 13 گەلاوێژ 3 کرێکار بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار لە شارەکانی جەهرۆم، ساوە و کورتکوی گیانیان لەدەستداوە و 14 کرێکاری پترۆشیمی کاویان لە عەسەلویە ژاراوی بوون. بە پێڕاپۆرتەکان کرێکارێکی سیمبان لە شارستانی جەهرۆم بە ناوی سەعید سەعاداتیان بەهۆی بەرەقگرتووی گیانی لەدەستداوە. لە کارخانەی فولادی دەشتستانیش لە جادەی ساوە کرێکارێک بەهۆی بەرکەوتنی ماشێنی خەڵتەک گیانی بەخت کردووە و لە شارستانی کورتکوی کرێکارێک بەهۆی گیر خواردن لە نێو ئامێری خشتبڕی گیانی لەدەستداوە. لە پترۆشیمی کاویانی ئاسەلویە 14 کرێکار بەهۆی خواردنی خۆراکی ماوە بەسەر چوو ژاراوی و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. هەڵسوکەوتی نەشیاوی بەکرێگیراوانی ڕژێم لەگەڵ ژنانی کۆمەڵگا بە پێو دیمەنانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراوەتەوە. دوو بەکرێگیراوی ڕژێم لە کۆبوونەوەی نیزام موهەندیسی ئیسفەهان و گەچساران هێرشیان کرد سەر دوو ژن و ئازاریان داون. لە یەکەم ڕووداودا ئەندازیارێکی ژن لە کۆبوونەوەی ئەندازیارانی نیزام موهەندیسی ئیسفەهان لە ئاز گەندەڵی بەرپرسانی ڕژێم ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام یەکێک لە بەکرێگیراوانی حکومەت بە شێوەیەکی وەحشیانە هێرشی کردوتە سەری و خەڵکی نێو ساڵۆنەکە ناڕزایەتیان دەربڕیوە. لە لایەکی دیکەشەوە بەسیجیەکی ڕژێم لە شارستانی گەجساران هێرشی کردو لەسەر ژنێکی گەنج کە سەرپۆشەکەی لابردووە و پاش بریندارکردنی هەڵهاتووە. مەترسی لە سێدارەدانی 3 بەندکراوی سیاسی لە قزل حەسار و ئیسفەهان. بە پێڕاپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران سزای سێداری 3 بەندکراوی سیاسی بەناوەکانی بابەک شەهبازی، فازڵ و مهران بەهرامی لە دیوانی باڵای وڵات پشتڕاستکراوەتەوە و گیانیان لە مەترسیدایە. بە پێڕاپۆرتە بابەک شەهبازی لە پەروەندەیەکی ناڕووندا بە هاوکاری لەگەڵ ئیسرائیل تۆمەتبار کراوە و بەبێ دەستڕاگەیشتن بە پارێزەر لەلایەن قازی سەڵواتیەوە بە ئیعدام مەحکوم کراوە. ڕۆژی یەکشەمە سزای سێداری ئەو بەندکراوە سیاسیە لە دیوانی باڵای وڵات پشتڕاست کراوەتەوە و ئەگەری هەیە حکومەکەی جێبەجێ بکرێت. لەلایەکی دیکەوە حکومەی ئەعدامی 2 دەست بە سەرکراوی شۆڕشی ژینا لە شارستانی سمیرۆم بە ناوەکانی فازڵ و مهران بەهرامیان کە لە ژێرە شکنجەی سەختدا ناچار بەدان پێدانانی زۆرم لێکراون لەلایەن دادگای پێداچوونەوەی ئیسفەهانەوە پشتڕاست کراوەتەوە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە جێبەجێکردنی سزاکانیان هۆشداریان داوە.
درێژەی مانگرتنی بەندکراوانی سیاسی لە خواردن لە زندانی قزل حەسار. دۆخی تەندروستی کۆمەڵێک لە بەندکراوانی سیاسی زندانی قزل حەساری کەرەج کە لە ڕۆژین ڕابردوودا دژ بە هەڵس و کەوتی وەحشانەی مامورانی ڕژیممانیان لە خواردن گرتووە ناجێگیرە و گیانیشیان لە مەترسیدا. زەردەژ ئەحمەدی ڕاغب، لوقمان ئەمینپور، ئەکبەر باقری، سپێهێر ئیمام جومعە، ئەحمەد ڕەزا حایری، ئەسەدوڵڵا هادی، ڕەزا محەممەد حسێنی، ئەبولحەسەن منتەزێر، عەلی موعێزی، ئەرشام ڕەزایی، خۆسرە و ڕەهنەما، ڕەزا سەلمانزادە، محەممەد شافعی، حەمزە سەواری، مستەفا زەمانی و سەلاحەددین زیایی کە پێشتر دەژ بە جێبەجێکردنی سزای سێداری مهدی حەسەنی و بێهروز ئیحسانی هەروەها دوورخستنەوەی سعید ماسووری بۆ زندانی زاهدان ناڕزایەتیان دەربڕی بوو لە هێرشی گاردی ئەمنێتی زندانی قزل حەساب بریندار و بۆ بەندی تاکە کەسی ڕاگوێزراون. ژمارەیەک لەو بەندکراوانە دژ بە هەڵس و کەوتی وەحشیانەی سەرکوتگەرانی حکومەتمانیان لە خواردن گرتووە و ئێستا کەش گیانیان لە مەترسی جدیدە. بەڵێ بینەران، دوایین هەواڵمان داواکاری 600 بەرپرسی ئەمنیەتی پێشووی ئیسرائیل لە ترەمپە بۆ ڕاگررتنی شەڕ لە غەزە. زیاتر لە 600 بەرپرسی ئەمنیەتی پێشووی ئیسرائیل لە نامەیەکدا داوایان لە دۆناڵد ترامپ کردووە گوشارەکانی بۆ سەر نەتانیاهۆ بەمەبەستی کۆتایی هێنان بە شەڕی غەزە چڕتر بکاتەوە. واژۆکارانی ئەو نامە کە چەند سەرۆکی پێشووی دام و دەستگا ئەمنیەتیەکانی ئیسرائیلیشیان تێدایە ڕایانگەیاندووە کە حەماس چیتر هەڕەشە نییە بۆ سەر وڵاتەکەیان و داوا لە ترامپ دەکەن لە ڕێگەی گوشارهێنان بۆ سەر نەتانیاهۆ کۆتایی بە شەڕی غەزە بێنێت. درێژەدان بەو شەڕە زیانی زۆری لە ئابووری و کۆمەڵگای ئەو وڵاتەداوە و شار و مندانی ئیسرائیلی لە جیهاندا واکو جەنایەتکاری جەنگی چاویان لێ دەکرێت. وەڵە بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لای.